بۆچی ئەیدەن بە عێراق ئەگەر مافەکەی لەگەڵان وەرناگرن. خانەنشینان لە حکومەت تووڕەن تووڕەیەک کە خەریکە دەتەقێتەوە. خانەنشینان ئەو چینەی تەمەنیان بەخشی ئێستا لە چاوەڕوانی مافە سەرەتاییەکانیاندا داواکاریەکان دەخەنە ڕوو دوامۆڵەتی 2 هەفتەیی بە حکومەت دەدەن. ئەو خەڵکەی کێ لەرە دەیبینن وەڵڵا دەبوو ئێستا شەرمتان بکردەیە کە ئەمانە دەبین و مافیانە خوڕێ لەلایەن هەر کەسێکەوە ئەخورێ. ئەگەر ئێوە نوێنەری ئێمن پەنجە بکەن لە پشتانین لەگەڵتانین بەمەرجێ شتەکان شەفافانە و ڕاست بیڵێن و بتوانن کەوا دیفاعمان لێ بکەن. بەڵام کە مەسەلەکە ئێمە دەزانین هەڵەکە زۆربەی لە خۆمانەوە کە بەداخەوە ئەو قسەیەکەم. لەبەرەوە داواکارم بە خۆتانە بچنەوە و داواکارم ئیتر کۆتایی بەم کێشانە بێت و جارێکی تر پێویست نەکا ئێمە لەسەر ئەم بابەتە. هیوادارم ئێمە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بگرین بڵێن حکوومەتی هەرێم هەموو مافەکانی ئێمەی بەڕاستی دابین کرد و سەلماند و جێبەجێ کرد. تەنها قسە کافی نییە ئێوە بەس قسەیەکەن ئەچنە بەغا ڕۆژێک یا شەوێک ئەمێننەوە و دێنەوە لەگەڵ بەغا ئێمە هەموو شتێکمان بڕیوەتەوە. هیچ ئیتیفاقێکتان نییە بەداخەوە هیچ ئیتیفاقتان نییە بە یەکەوە کە ماوەی مانگێک بڕ بکات. 2 هەفتە ئەمە ئەو کاتەیە کە دیاریان کردووە بۆ بینینی سەرۆکی حکومەتی ماوەبەسەرچوو. داواکاریەکانیشان ڕوونن کۆتایی هێنان بە دواکەوتنی موچە گەڕانەوەی پاشەکەوتەکان بەستنی موچەی خانەنشینانی نوێ و ڕاگررتنی بڕینی ئەو سەداسەیی بۆ تەبارگرانی بۆیان. ئەوان دەڵێن چیتر بێدەنگ نابین و ئەگەر وەڵاممان نەبێت شەقام دەبێتە بڕیاردەر. ئێمەش وەکو هێزەکانی ناخۆ بەشێکین لە ئێوە بەشێکی لە خانیشینانی کوردستان مەعاناتمان زۆرە وەزعمان شڕە گرانیە کرێچین یعنی ئێمە کارمەندمانەیە تایسەکە 12 موچەی وەرنەگرتووە. کرێخانوو بەچی بات کرێی کارەبا بەچی بات کرێ ئاو بەچی بات کرێی مناڵەکانی کە لە خوێندنان بەچی بیدات مەسروفاتی مناڵەکانیان بەچی بیکەن. خەڵک قەرز نادا بە خانەنشین. ئێستا بچۆ لە دوکارێکەوە ئامۆزات بێت پێرا لەوانەیە قەرزی دابێتی شت. ئێستا بچی ئەڵێ بەخوا ناتوانم قەرز دەم. یعنی خانەنشین لە شوێنان لە وڵاتان ئەبێ بە تاجی سەروەری بۆ خەڵک. بەڵام بەداخەوە ئێستا ئێمە وانمان لێتوە لە ڕوومان نابڕێ خانەنشینی. موچەی خانەنشینی یەکە خەین باشە کوایەک خستنەکەیان ئەوان بە ئێستا زیاترمان لێ بڕن تۆ ئەچی زیای 9 ساڵ لە منە بڕی کە مەعاشە نەیاوە بێم 6 مەعاشە خواردومە چێ دێمە بڕێت. ئەمە معنای چی؟ ئەجا ئێمەی خانەنشینان بەڕاستی کەم ئەندام بە تایبەتی لە کەرکووک لە بەغا لە هەموو شارەکانی عێراقا موچەی تایبەتی خۆی هەیە موچەی زۆر لە ئێرە زیاترە بە خێوکەرەکەشی موچەی هەیە. بەڵام ئێمە هیچ موچەیەکمان نییە لەگەڵ موچە خۆرانە ئەگەر 100,000 گێ بۆ خانەنشینان یا نییە هەر ئەوەمان هەیە. وەڵاهی یعنی نازانم چیان پێ بڵین. ئەمانە سەرکردنین ئەمانە دزن 37,000 کەسیان خانەنشین کردووە هەیە 2 ساڵ و 3 ساڵ خزمەتی ماوە ئەی خۆیان بۆ 2-3 ساڵە خزمەتیان تەواو بۆ لا ناچن بەجێ ناهێڵن بۆ یەکێکیکە. ئەگەر ئێوە نوێنەری ئێمن تووڕەی خانەنشینان گەیشتووە بەلووتکە و پرسیارەکە ئەوەیە ئایا حکومەت گوێ لەم هاوارە سپیە دەگرێت یان مۆڵەتەکە کۆتایی دێت و دۆخەکە بەرەو ئاڵۆزی زیاتر دەڕوات. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.